بەڵگەی تر چیمان هەیە؟ چیمان هەیە؟ سلام علیکم. میوانێکی سلام وسلام ولا یخوا خێر باشە خوا بازارتان بە. یخوا خێر بێ سەرچاو خوا بازاڕی تۆش ڕاست لە وڵاترەوە دانیشت. بۆ لێرەوە کەوم خواتر دزیکە قەپە بیتەوە یخوا خێر بێ. بیبیەوەی بن. ئێمە ئەمڕۆ خۆمان ئامادە نەکردبوو بۆ هاتنی تۆ بڵێن وەڵایی قسە زۆر دانین و پرسیار زۆر دانین چونکە هەر حەزوری یەکسەر پرسیار دروستەکە. باشە. عسارەکەتان لەشێ باشە تۆزی خۆمیشی لێ بین بەمزانی جاری وە شتەکان دانرێ لاخیرە کە تەواو بێت لە پشتی پەردۆڵەن کاکە فەرموو بخۆ نەخواتەوەڕۆ لەبەر پێگەین پرسیارم نانە باش هەش کەسی هاتە ئێرە بیخوات شەبەتەکەی زۆر چاکە. کاک ماهیر لە زۆربەی نواندنەکان داوای کە بەرچای ئێمە بینەرانەکەوێت زیاتر کارەکانی یعنی لە بواری کۆمیدیا کارەکەیت ئەمە حەزی خۆدا یان تۆ هەستەکەی دۆکو هونەرمەندێک لەو بواری نوانەوە زۆر نزیکیت؟ نەوەڵام من توان بڵێم فترەی کە لە پەیمانگەی هونەر جوانەکان بووم زیاتر ئیشی جادما کرد بەڵام برادەرێکمان کاک عەبدوڵڵاه حسێن بۆ ئەتروحەکەی مسحەیەکی کۆمیدی هەبوو بە زۆر کراوە بە دکتۆر ئەو ئەتروحەکەی ئەوە بوو دەوری ڕیسیا بە من ئەیتر لەوە من دەورەکە کۆمیدی بوو ما هەم مەسرحەکەمی قسەکە خۆی قسەیکی کۆمیدی بوو لەوا دەورم بێنیتر دوایی مامۆستاکەم کاکە تۆ ئیشی جاد مەکە ئیش کۆمیدیا بکە یعنی لەوانێ زیاتر هەستم کرد لە کۆمیدیاکە باشترم وەلو لە جادەکەش بە هەمان شێوە ئەم توانی ڕۆڵانی کە وەریەکرم پڕ بە پڕی خۆی ینی حەقی بەمێ بەڵام هەستەکەی کۆمیدیا زیاتر پەیامی خۆیەگەهێنێ زووتریش پەیامی خۆیەگەێنم دوایش پردێکی خۆشەویستی زۆر زۆر گەورە بە شێوەیەکی بەرقی دروستەکە ینی بەڕاستی بۆیە حەزم کرد زیاتر لە کۆمیدیا کار بکەم. کاک ماهێر مشکلەی زۆری ئەکتەرە کۆمیدیەکان بە تایبەت لە لەحزەی پرسە و لەم حاڵەتانەیە دروستە بێت کە من لە تازێت دانیشتوم و ماهێر حەسەن خۆی کرد بەژوورە چی 20 پێشەوە زۆر لەسەر بەڵێ نەوەڵ بۆ ئەم مۆزوعە نەوەڵ باوەڕ هەبێت لەم ڕۆژانە لەگەڵ کاک مەریوان عومەرە هاوڕێمە و بەڕێوەبەری ئیستۆری هونەریە چوین بۆ پرسەیەکی کاگاکۆ عومەر پوری بوو کاگاسۆ ڕاوەسا بوو منیش مامۆستا ئەحمەدیش و مامۆستا عومەریش کە بڵین مامۆستا عومەر کە باوکی کاک کۆیە و مامۆستا ئەحمەدیش هەر مامێتی لە پێشەوە بۆ نەکبەتی چ بوشینە دووەم ڕیزەوانێ منیش نەمزانێ ناوە سەریکی کاگاسۆم کرد و یعنی بە حساب زۆر متاسیر ئاوایەکەم کرد مەریوان یعنی شتەکە لە هەر زۆر زۆر فاسیان بوو زۆر زۆر دەستی کرد بە پێکەنی ئاسۆ لەو سەرەوە پێکەنی ئاکۆ لەو سەروانی هەر ئاوایەکە وەڵای ئیتر کە وەزعەکەی ئەمانم بینی پێگەنی منیشان لە خۆماڵە نە بەدەم خوارکردنەوە نە بەوە نە ئاوا و بە هیچ شتێک دوایش کە هەستای نییە بە پێکەنی زۆر موقیفێکی زۆر زۆر ناخۆش دوای تەلەفۆنم بۆ کە هاتمە دەرەوانەیە تێگەی وتم ئاکوجان وتم هەش کەسێک لێمە تەلەفۆن بۆ من نەکەی بۆ تازە ئەوە لە تازیش کەش هەبوو دایکی کاگاسوی جەمالی موختار بوو دانیشتین و ئەمانە ئێمە ڕاوەساوین لەگەڵ کاگاسووە زەلامێکا و قات و بووین باخ و زۆر سپۆرت بوو زۆر یانی زۆر ئەنیق بوو هەر ئەوە دانیشتوەمان سێم کە گۆرەی لە پیانە بوو جاوتم ئاسۆ سەیری گۆرەیەکەیکە کابراژە دەقی هاتووە ئاسوای لە تەعزیات زۆر زۆر ناخۆشە بەڕاستی موقیفی وا ڕوو ئەیات زۆر شت هەبووە لە تازیە کاکە جەلالی خۆمان لە پشتی کاک سەڵاح ئەمری خوای کردبوو ئەوە لەگەڵ جەنازەکە ڕۆیشتینۆمانە بۆ حەسن مامۆستا زۆر هێنی کردو ئەمانە درێژەی بەشتەکەیە برادێکیشە لە تەنیشتیەوە قسەیە کردو ئەمانە و منیش پرسی ئەم برادەر ناکە ئەمە تەعزیە و لە خۆتە داخولەکە ئەو کەنەکە ژەنگاوی بۆ هەڵنەی کاکار وەگە خەڵکی کاڵ حساب زۆر بووە باشە کاکە تۆ بووەگری آخر بووەگری کاکە خۆ تۆ لە برای ئەو ئافرەتەی یعنی ها زۆر متاسیرم
دەجی گرێ خەڵک دایناکە حەسڵە بە بکوش تازێ داین ئەڵێن ئەڵێ چی تەواویکەوە ڕازاوە تۆ لێرە لێرەوی بەکاری بە فێنچیە ڕێدەدا دەست خۆش کاک ماهیر سپاس بۆ ئێوەش کاک ماهیر وەگەزانین هەچ کارێک ئیتر شانۆ بێ دراما بێ فیلم بێ کار و مادووبوونێکی زۆری ئەوێت تا ئەو یێتە بەرهەم زانی نای کاک ماهیر کاری شانۆ یاخود درامایان فیلم کامیان مادووبوونی زۆرتری ئەوێت وەڵی ئیش شانە زۆر زۆر قورسە بەڕاستی یعنی تۆ چونکە مباشر لەگەڵ بینەرەکەت هایی وەختێکی زۆریش دەوێت هیلاگەوی لە ئیشی شانوە یعنی تۆ باگوری دووبا پرۆڤە بکە و سێوە قسە پێکرد بەڵێدا دەجات ئەو زۆر هیلاگەوی کاری شانۆ هیلاگ دەکات بێگومان چونکە 4 مانگ تۆ 3 مانگ عەرزەکەیت و مانگونیکیش پرۆڤەکەی ناخۆش کاک ماهیر بزانین تۆ بۆ پرسیاکە باوکەکە بزانین لە شانۆکان تا زانی خاوەنی چەند دەرهێنەری شانۆکانی خۆتیت ئەو شانانی کە بەشداری من تقریبا 8 شانۆگەری مەخراش کردووە لەگەڵ درامایەکە لە هەمووشیان ڕۆڵی سەرەکیم بینیوە یعنی ئیشەکان کە هاتۆتە بەردەستم ینی تەرجمە کراو بووە بەڕاستی چکۆل ئێستا نووسەرەکانمان تەبەخوری کردووە بەداخەوانێ ئێمە دەقی خۆماڵیمان نییە لە ناچار پەنابەینە بەرەو دەقە عەرەبیانە تەکرید ئەکرێت بە شێوازی شووا بوو گونجێ لەگەڵ عادات و تەقالیدی مجتەماعی ئێمە کۆمەلگای ئێمە من 8 مەسرحیم ئیخراج کردووە لەگەڵ درامای بە 3 خانم ئەتر لە هەموو کارەکانیشان ڕۆڵی سەرەکیم بینیوە کاک ماهیر هەندێک جار بەزمی ئەم تازیە خۆدا ئەڵێن ئینتەلاقی زۆرە ماهر حەسەن لە کاتی شانۆگەریە بۆ نمونە دەقل زوو لە دەقلایە لە دەقلای و هەندێک جاریشتر بۆی ناگیرێتەوە ئەوەی جەماعەت دەرناگیرێتەوە من ئەکسەرێتی ئیشەکان ئەو ڕۆژانێکەوە مەسەلە دەردی شۆنەڵی دەرچوونم هەبوو بێ کامێرە بەندانەوە یعنی لە ئەرشیفی خۆشمە هەمە لە ئەکسەرێتی مەسرحیەکانە من زۆر جاری وایە لە ناز دەرەچی لە ناز دەرەچی بۆ بەپێکەنی مەسیلێکمان ڕای کرد لە هینەکە لە مەسرحیەکە کاک مزەفەر هیواری زۆر مابوو منیش دەرچووم لە ناسەکە تر ڕای کردم لە پشتی کاوالی سوێنام کە تۆ پۆلیسی هاتی بۆ گرتنی وەرد بۆ شۆڕ ڕاگە هاتووە بوون بگرێ کەسی ڕای کرد بەخوا پۆلیسێکی جاگە ئەڵێن ئەو کەسانی کە کاری نواندن لەگەڵ کاک ماهیرە ئەکەن دەبێت کەسێکی زۆر بەتوانە بن بۆی وتەکانی خۆیان بیر نەچێتەوە لەبەر ئەو حرەکە و ئەو جوڵە ئەو وتانەی کە تۆ لە کارەکان تایکە ئەو ڕۆژنامە نووسانش کە مقابلەی تۆ کە نەوێت بەتوانەوە بۆی پرسیارەکان بیر نەچێتەوە واللهی فعلا ئێمە الحەمدولله ئیشەکان کە کردومانە کۆمەڵی توانای باشە بووە لەگەڵ مناچ چونکە بەڕاستی من حەزەکەم ئەوەی کە لەگەڵ ناکارەکە لە خۆم باشتر بێت چونکە ئەگەر باشتر نەبێت تۆ ناتوانانی بەڕاستی ڕۆڵەکە بە جوانی ببینیان ئیبدا بکەی ئەگەر مقابلەکەت لاواز بوو ناچاربی تۆ جۆدی زیاتر سەرفکەی بۆ ئەوەی ئەو فەراغە پڕ بکەیتەوانێ ئەو زەعفە پڕ بکەیتەوە لەبەرەوە من دایمە حەزم کردوانی لەگەڵ ناکارەکەن لە من باشتر بن چونکە کە تۆ مقابلەکەت باش بوو بەقوت بوو شتی باشترڵی ئەتوانیت تەمسیلەکەت سادقتر بێت ئەگەر دەرچوونێکیش هەبێت ئێستا من بۆ مرتاحم لەگەڵ کاک ئەحمەد جۆڵا بەڕاستی زۆر جاجاری وا هەیە کە من دەرەچم وەلەو ئەحمەیش بۆ پێکەنین زۆر قەباعەتە یعنی خۆی ناگرێ بەڵام لەپڕ لە شتێکە ئەوەسێتەوانێ و هیوارێکی ئەویش دەرچوونیشیە بێ بەڵام بەعامەوانی تروانین یعنی زۆر بەسیترین دەرچوون ئیتر ئەبێ بە پێکەنینێک جمهوری زۆر مۆقیفەکەی پێخۆشە ئیکا بە چەپڵە لیانۆمانە جاجاری وایە خۆمان گوڕەکەینەوانی علاساس بەردەوامی لەسەر هیوارەکە دیسانەوە بێتەوە بە پێکەنی لەبەرەوە من حەزەکەم هەموو ئەوانی کە لەگەڵ ناکارەکەن توانەکەیان لە توانای من باشتر بێت بۆ ئەوەی تەوازنەکە ڕابگرین ماهر حەسەن لە ماڵی شەواوە قسە خۆشەیان ئەتوێ شەڕێ بەخۆ بنیتەوە بڵێ لە ماڵەوە نەوەڵات جدیم و نەوەڵا واللهی من حەزم لە ئینسانی مۆژ نییە بەڕاستی ینی دایمە
وەکو پاپۆڕەکەی خەرق بێ و شێتە ماڵ لە دەرەوانێت زۆر یعنی سەرەکەی کەسێکی قسە خۆش و سەحبەت شیوەمان و بەڵام تۆ بچیتەوە ماڵەوانێ بۆ ماڵ و مناڵەکەت بە پێچەوانەی ئەوە بیت ئەوە شتێکی زۆر ناخۆشە. زۆر جاری وە هەیە ئەوەی کە منە بینێت نەفسی شتم لە ماڵوانێت چونکە بەڵێن بەس زۆر لەگەڵ کوڕەکەتە لەگەڵ کۆدیارە بە دیار کوڕێکی بچکۆلەمە بەڕاستی و زۆر زۆر بەزمی خۆشە جاوێسان ساڵ لە فنون دەوامەکە زۆر جاری وە هەیە تەڵعاتی خۆشی هەیەویش زۆر لە هینا باسم کردووە لەو لێرەشا دووبارە بێتەوانێ لە ماڵەوە دانیشت بووین بە دیار فیلمێکی ئەژنەبیوانێ ئەترە کچ و کوڕەکە باوەشیانەکە بە یەکا و یەکتیان ماژە کردو ئەمانە کادێری کوڕم لای برد ئەمیش ئاواز ئاوای کردبوو دەستی قسمۆ ژێرسێ بۆتە بۆ کادی لای من بابزانانی دوای وەچی دەستمان کرد بە پێگەی وتنیانی چی دوای وتی توێت با تێ بگەین بزانین چی کۆدیار زۆر خۆشە جاریش کەشیان پارێم لەبی هەڵی سان وتی واو کە چم بۆ مەکتەب پارەم بەرێ وتم پارە پێ وتی بەڕەڵاس 3000 پێ وتم دوی ئەو کاتە لە ابتدایی بوو وتم دوی بە کۆشە نەزاری بە خۆ دوای خۆمن دەمەوانێ وتمەش لە بیرم چوو بۆ تۆزێ بۆ سیارەش من درەنگ سیارەیە شۆم تۆزی پێوە بوو لەبەر دەنگیتی پاس سیارەکەشم نیلی بوو بۆ نەکبەتی ئەوە سەی سیارەکەیکە مساوە باوکە کەی و پارێمەیتەوە چون بۆ ماڵەوەتم کۆ دیارەوتم دەمێکە لوتی 3 ڕۆژە لێم نووسیوە مەموس لێ زارەتی کە مە قەرزاری تۆ ئای باوکتە بۆ بێت بەر حەسەن هەندێک هینی نووسینیش هەیە بەڵێ نووسینی جاجیا هەڵانە بم هەندێک نووسی لەسەر قەرەمیر بەڵێ قەرەمیر دەڵێن قسە لەسەر سەرکەوتن و سەرنەکەوتنی تۆ ناکەیت بەڵام ئەڵێن قەرەمیر بە بەراورد بە چاوەڕوانی خەڵک نەبوو ئەزانی چۆنە ئەو شتە زۆر ینی هەندێک بڵین لە فەیسبوک ئەمانە کە شتەکانیان نووسیوە یعنی وا تەسەوورەکەن هەموو کارەکانی مای حەسەنێکا بێ کۆمیدی بێت ئێمە کارێکی جدیمان کردووە کارێکی جادمان کردووە بەڕاستی یعنی شەر نییە خەڵکێک دایمە کە ماهیر حەسەنە بینێت یا گروپەکەی ئێوەشتی کۆمیدی بیتێ بەڵام خۆ هەموو مۆزوع کە تۆ کاری تیاگەی شەر نییە کۆمیدی بێت لەبەر ئەوە بۆ خەڵک تووشی حاڵەتێکی ئتباک بۆکەوە مەسەلە بۆچی ماهیر حەسەن لەما بۆ شێوەیە ینی وەکو کارەکانیکەی هەم بەرهەمەکانی خۆشیان کۆمیدی نەبووە فکری ئیشەکە کۆمیدی نەبووە تەمسیلیان وەکو ئەوانی تر نەبووە لە ڕووی فکرەوە ئەڵێ لە ئاستی بینەرانە بووە ئەژینانە خێر خەڵکێکی تر زۆریش ئیشەکەی زۆر زۆر بەلاوە جوان بوو بە قوتیش بۆ وەکو فکر بەڵام وەکو حاڵەتە کۆمیدیاکە چونکە کۆمیدیاکەی کەم بووە ئەوەیە خەڵکێک کە دایمە حەزەکات ئەو گروپە ببینیان بە تایبەتی مای حەسەنە ببینێ بە کۆمیدیا ببینێ لەبەرەوەی ئەژینا باوەڕ ناکەم ئیشێک بۆ جوانترین ئیش بووە خۆی ئەوە کاک ئازاد پێنجوێنی ئیشەکەی نووسی بوانێ بەڵام کە هەبوو لای من هەر شتێتێ بەردەست بەڕاستی زۆر دەستکاریەکەم لە ئەوڵ و تاخی دەستکاریەکەم ئەو ئیشەکەی نووسیوە ئەجا ئێمە بە دوو ستایلی جیاواز ئیشمان کردووە لە NRT بڵێن قەرەمیرمان کردبوو بەڵام لەگەلی کوردستان کۆمەڵی مەشاهید کە خۆم نووسی بووم ئەوە صرف کۆمیدیا بوو بەڵام فکری قەرەمیر کە خۆی حکمی قەرەقوش بوو حکمی قەرەقوشی خۆ کۆمیدیایەتیانێ کاکە هەمووی داپاچین و هەمووی حکمی نامعقول و دەست یعنی قەراراتی نامعقول ئەوە بووە کە خەڵک ئەڵێ وەڵا قەرەمیر وەکو ئەو ئیشانەی کە نەبووە ڕازەکە قەرەمیر کۆمیدی نەبووە ئیشێکی جاد بووە وەکو فکر وەکو تەمسیل وەکو هەموو شتێک جیاواز بووە لە ئیشەکانی کەمان ئەوەیە ئەوە نەبێت لاواز بوو بێ کاک ماهیر ڕووداوێکی خۆش بەسەراتێکی خۆشکەوای لێکردبێتی زۆر پێکەنی بێتی لە قەرەمیردا کە بەسەرەدا دێ بەمە بگەڕێتەوە وەڵاهی لە قەرەمیرە چونکە خۆی ئیشەکە هەمووی جاد بوو جدی بوو بەس لە قەرەمیرە مامۆستا کەمال کە ئەچێت بەحساب بۆ خوازبێنی بۆ دایکی من خوازێت ئەو مەشەدە تەمینەوەی کایەت بەیان خان جلەکەی شووە دادەبیان کراسێکی ئەو ماڵی هێنا بوو ئەیشتووەمانەوە تر کەفی کرده بوو مامۆستا کەمال کە ئەچێتە لایەوانەوەوانە خۆ دەزانی مامۆستا کەمال لە پڕپیەکە لێو دەمەکاتەوە مامۆستا کەمال تەمەن ئاگای لەو حەرەکەی نییە کامەیتیە دادەبیانیش ڕێک تەشتەکەی هەڵڵا بۆی چڵکاوەکەی بۆ دەموچاوی هەڵڵا ڕێک نیوەی خواردەوە کە پێتا بووتە خۆ حازر نەکردو زمان کاکە گیان تۆ خۆ حازر نەکردو دەم بووە
وڵا ڕێگا وتی خوا گەی لێ دوو پەرداخی خوارد لەگەڵ حاجی مەکیاب هینتان زۆرە کارتان زۆرە و ئەژڵیان بەزمتان زۆرە بەڵێ ئەڵێن ینی دەرچوونتان زۆرە ئەڵێن تاهێری مسەوار بەدەستانەوەی جیرۆ دەبووە وڵای حاجی زۆر خۆشە زۆر جاجاری وایە بڵێن نەجیب تایر و بڕ بەڵێ حاجی زۆر خۆشە جاری وا هەیە مەوزوعەکەی لەبەر دەسایە بۆی خوێنی توانێت نەسەکە تۆزێ بۆ نەز لەبەرکردن زۆر قەباحەتە لە پشتێکەڵێ عیلاقی بۆ مەوزوعەوە نییە هەر هیچ عیلاقی نییە مەسەلە تۆ باسی کرێخانووەکەی ئای باوکم ئەمە ناکرێت خەڵک زڵەکە فڕیا لێ ئێبابە بەەوە کریباسی کرێخانووەکەین و تۆ باسی زڵەکەیتی لە یەکێ لە مەشەدەکانە جووتێ گۆرەی لە پیا بوو لەگەڵ بڵێن بیجامەیشی لە پیا بوو بیجامەکەی کرد و منیش زوو هەرەموت ئەتۆ جارێکا کە کۆشدا پۆشە ڕاکێشە حاجی بۆ گرتبووی پێکەنیان توخوا تۆ حیوارە مەڵێ وتم وڵی ساهەرەی لێم باش نزیکەی هەژنۆ جاری عادەمان کردوانێ کە چوینەوە سەرەوەی کەوا دەستکەنەوە بە تاسویلۆمانە سێکمە حاجی هیچ لەبیر نەما هەویش لەبیر سوارێ کاکە ناڵێ بۆ حیوارە مەڵێ باشەوە لەبیرمان سواری هەرێ لە شووا فوی لەشێت با بخوا حکایە کاک ماهێری تا چەند هەوڵت داوە کار لەگەڵ ئەو گەنجانە بکەی کە تازەیەنە بواریشانەوە تا چەند هەوڵت داوە تۆ وەکو هاوکارێک ڕەنیشان دەریان بیت ئێمە بۆ نمونە کوڕەکەی خۆت بەڵێت تیپی هونەری ڕەنگاڵە هەموو جارێک من و تۆماڵم ئەبتی بە تیپی ماهر حەسەن نیە و هی باشی ماهر حەسەنیش نییە بەڕاستی ئێمە دەرگامان ئاوەڵایە بۆ هەموو کەسێ بەتایبەتی ئەو گەنجانە کۆمەڵی گەنجی باشمان لەگەڵایە ئیشی ئیداریەکەن لەگەڵمانە هەندێکیان لە مەسلحەکانشە لەگەڵمانە بەشدارن ئێمە حەزەکەین کۆمەڵی گەنجی باش کۆمەڵی تاقی باش بێنە تیپەکەوانێ بۆ ئەوەی وانە بێ بەڕاستی بازە گروپ و تیپێگەیە سیرەکەی کە کۆمەڵێ توانای باشی تیان نەما لە خۆیوانێ و تیپە بەرەبوو نەمانە ڕوات ئێمە حەز ناگەین مەسەلە ئەو تیپە ئێمە وای لێ بێت بەڵام بە شەرتی خەڵکیەکە بێت تواناکەی هەبێت بەڵام بەداخەوانێ تیپی هونەی ڕەنگاڵە ئەم ڕۆای لە هاتووە لە هەموو کوردستانە ئیشەکانی دیارە هەموو ساڵێک بەرهەمێکەکەین سێ مانگ و چوار مانگ بەردەوامە بێت بە ڕەغبەتیش خەڵکیە بلی دەبڕێ بەڵام خەڵکارێک لەوە چێت تەفسیری غەڵت بۆ ئەم جۆرە کارانەی ئێمەیەکان نەیخەنە بابی تاهیری جەوانی و بابی ئەمانە مهاڕیژنەوە لەو مهاڕیج خۆی فەنێکی زۆر زۆر گەورەیە ئەوەش ناوەندە هونەریەکەیە بەڕاستی ئێمە زۆرجار لە هەموو دیدارێکان باسیەوە کە مەڵمەوەی کە قسانەیەکە من لە فیکەی خۆم تێگەم ئێمە لە فیکی خۆمان تێگەین ئەوە ساحەکەی تۆگەر لە تۆ لە ئێمە باشتر پێگرێەوە کاری خۆت کە دوایەوە ویشانی کە ئێمەیەکەین لە هەموو چی توێژێکی ئەو کۆمەڵگا هێر ئیشەکە دەبینی خەی قابلی ئەو خەڵکە بێ ئاگا بێت ئەم 30,000 40,000 بینەریە بۆ سەیری مەسلحەیەک یعنی ئێمانە هەموو لە فەن نازانن یان بێ ئاگان تێناگەن لە هونەرمەند لە مەحامیل لە دکتۆر لە بەرپرسی باڵا لە ئەکسەریەتی بەرپرسەکان بتاقەش هەمونای بەخوا جاری وە هەبووە مەسوول لە بۆ لە دوای دوابلی کە پێشمەرگەی خۆی یا کەسی خۆی نردووە بلیتی کردووە لە دوای دواوە دانیشتووە تۆ چۆن بە ماڵی تاهیری ژیان بە ماڵی تیجارەت باشە تیجارەت چیە من تێ ناگەم یعنی لە هەموو دنیای هیچ شتێک بە بەلاش نییە نەفەن بە بەلاشە نەڕاستە بە بەلاشە ئێمە خەڵکێک هەیە بەداخەوانی لە ناوەندە فەنیەکە بازە گروپێکەیە یان ئەوانی کە لە پەیمانگار دەرچوون خەیناکە جادیش فەنە بەڵام ئەمڕۆژ کۆمیدیا زەرورێتێکە لە ژیانە بەڕاستی لەوە چێ هەندێک جار ئەو توانایانی کە لە پەیمانگای یەنە دەرەوانێ بەڕاستی ئەمرن تواناکەیان ئەمرێت هەر قسەی ناوەندە هونەرەکە بێ مەچنە و کارانە بکەن ئەڵێن ماهر حەسەن بەڕێکلەم ئیتر بێ ئەندازە پارێ بەڵێ وتیان شوقەیەکی وەرگرتووە وتی برادێکا وتی کاک ماهیرەوە ڕیکلامی ویست وتی ڕیکلامێکمە وتە ڕیکلامی چی وتی وەڵا دوکانی ئاسنگەریمەیە وتم منیش طبعا نا ڕیکلام بۆ دوکانی ئاسن وتم کاکە بیم لەحیمە بۆ کەم چی بکەم تمەی بۆ نایکەی بە معمەلی نانەقەیسی تۆپێ نانەقەیسی زمانی بوو ئاخی کاکە من بێم ڕیکلامی ئاسنگەری وشی بۆ کە بەقڵانی چاو وتی بۆ پارەکەی کەمەودا با بە تۆ ڕیکلام بە شوقەیە بکەی حتمما بە 50 وەرەقە و 40 وەرەقە بۆ ئێمە ڕیکلام ناکەی شوقەکە قسەمەکە فرۆشتەوە یعنی
من کە ڕێکلامم کردو و خەڵکێک ئەڵێ دەڵێ وەڵام مایر حەسەن بیستمانە شوقەیەکی وەرگرتەوە بۆ ڕێکلامێک و خۆ من ڕەفاقەتیم لەگەڵ هەشاسوارە هەیە بەخوا حەقی خۆمی لێ نەسەنم ڕێکلامی بۆ ناکەم بەڵام ئەوە نییە بڵێ وەڵام بە شوقەیەک و من مەوزوعی ئەو شوقەیە شتێکی کە بوو باش چیشکە بوو مایر حەسەن ڕای چیە لەسەر گەنجەکان کە لە کۆمیدیا ئیشەکەن بە تایبەت گەنجە تازەکان هەندێک ئیشە بینی لێرە و لەوێ بە تایبەت لە زانکۆ کە گروپ دروستەکرێت هەموو زانکۆکان کۆڕاڵەوە چاوتان لەسەرمانە هەیە بۆ هەڵبژاردننی ئەکتەری باش بە ئەوە ئاواتی ئێمە یعنی بەڕاستی من زۆر مەژیم بۆ کارانی کە لە زانکۆ کوازام تیپ کۆڕاڵەوەە ئەوە کۆمەڵی تاقی زۆر باشی تایە یعنی قەناعەتە لە بێبازە ئیشیشیان کردووە بڵین کۆن کە من سیرم کردووە سیرمکەن کۆمەڵی توانە لەمانە هەیە بەڕاستی استقلال پلێشێکی زۆر زۆر بەقوتیان لێ دەرەچێ ینی ممتیعن زۆر زۆر ئەی تۆ قەتچوی سەیریان کەی تو بڵێ تۆ وەرە لەگەڵمان کارکە بەداخەوە وەڵا ئینسان بە ڕاست بڕات بەڵام ئەوەی کە ئەو گروپەی کە لێرە ئێستا ئەم بەرنامەیە ئەبینێت حەزەکەم چونکە ئەوانە توانایکی باشیانەیە ئەگەر پەیوەندی بکەن بە تیپی هونەی ڕەنگاڵەوانەیە ئێمە خینە سەر چاو سەرسەرمان و دڵنیاشم لە ناحیەی معنەویوانێ زۆر زۆر سوودمەنە بن و لە ناحیەی مادیشەوە سوودمەنە بن چونکە بەڕاستی ئێمە فەن بۆ ئەوە نییتە تۆ کاری هونەری بکەیت و بە بەلاشۆبانە الحەمدولillah ئێمە لە ڕێگەی فەنەکەمان توانیمانە معنەویان و مادیان ئیسیفادە بکەین و حەقی خۆشمانە هەموو هونەرمەندی حەقی خۆیەتی ئەمڕۆ ئێمە زۆر دڵخۆش بووین بە میوانداری مایر حەسەن بەخێر بێ جارێکی تر بۆ ڕۆژانەیە ناڵتی و جارانی تریش بەسەر دەکەینەوە و هیوادارین بەهرەمەند بین لەو قسە خۆشانە داوای لێبوردن لە بینەرانی ژەکەین کە زۆر جار دەرچوین لە بەرنامەکە بە زۆر سپاس بۆ ئێوە جارێکە باسی تەحزیرشمەکەی عەزیزانم بەم چەشنە هاتینە کۆتایی بەرنامەی ڕۆی ڕۆژانەیە ناڵتی تا بەرنامەی ئایندا شاد و کامەران بن.